فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستیان بە نووسینەوەی پرۆژەی لامەرکەزی بۆ پارێزگاکەیان کردووە بەو ئامانجی بتوانن لە ڕێگەی ئەو سیستەمەوە خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکەن. باوتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕابردوودا مەرکەزیەت زەرەری زۆری لە هاوڵاتیان و پارێزگاکان داوە بووەتە هۆی ناشەفافی و نائەدالەتی، بەڵام پەیڕەوکردنی لامەرکەزیەت بژانەوەی پارێزگاکان و کەمبوونەوەی ڕۆتین و باشترکردنی خزمەتگوزاریەکان فەراهەم دەکات. پرسی مەرکەزیەت زەرەرێکی زۆری هەم لە هاوڵاتیان داوە، هەم لە بژانەوەی پارێزگاکان و شارۆچکەکان داوە. ئێمە دەزانین لە لامەرکەزیەدا دیسانەوە شەفافیت دروستە بێت، بڕی ڕۆتینات کەمە بێتەوە و ئەو گەندەڵەیە کە ئێستا هەیە و هاوڵاتیان پێوەی گیرۆدەن و باسی دەکەن دیسان ئەوە کەمە بێتەوە. بە کوردیەکەی دابەشکردنی دەسەڵاتە لە حکوومەتەوە بۆ هاوڵاتی یاخود با بڵین لە لووتکەوە بۆ خوارەوە. بەشێکی تر لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاماژە بۆ ئەوە دەکەن لامەرکەزیەت فرەیی لە دەسەڵات دروست دەکات و بوونی ئەم فرەیەش دوجار تاکڕەوی لە بڕیاردان کەم دەکاتەوە، لەوەشدا هاوڵاتیان سوودمەندی یەکەم دەبن. هەر پارێزگایەک بخۆی بەشدارە بێ لە دەسەڵاتە، ئەو کاتە ڕوویایەکی ترمانە بێ لە دەرەوەی خۆمان، ئەو کاتە هاوڵاتیانی هەموو سنوورەکان ئەتوان ئەو داهاتەی کە لەو سنوورەیە ئەو خزمەتگوزاری کە پێویست ئەولەویەت بێ لە لای ئەوان نەکو لە مەرکەز ساڵانە کە پرۆژە تەقدیم مەکرێت و کە ئەولەویەت بۆ پرۆژە دانرێت نائەدالەتی ڕۆیە لەبەرەوەی واقعی نییە، لەبەرەوەی خەڵکی ئەو شوێنە خۆیان بەشدار نەبوون لە دانانی ئەو پرۆژە و ئەولەویەتی پرۆژەکان، هەروەها ناشەفافی و ناڕوونی و دواکەوتنی پرۆژە و نائەدالەتی لە ڕابردوودا وای کردووە کە ئێمە لەم کاتەیە بە تایبەتی فراکسیۆنی سەوڵ و تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە نوێنەرانی ئەو حیزبین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئێستایە و بە خۆشحاڵی و ئەڵەم سەرجەم فراکسیۆنەکان بەشداری ئەو لیژنێن کە بۆ پێکهێنان و تەکمیلەکردنی پرۆژەی لامەرکەزی ئامادەکراوە. بابەتێکی باشە، بەڵام ئێمە خۆمان وەکو فراکسیۆنی هاوپەیمانیش لەگەڵ لامەرکەزیەت داین لە ئاستی کوردستان کە جێبەجێ بکرێ و دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ خوارەوە. ئەمەش لەسەر چەند بنەمایەک خۆی دەبینێتەوە، دەبێت کۆی هێزە سیاسەکان کە پرۆژەیەکی لەو شێوازەوە تەئیدی پرۆژەیەکی لەم شێوازە دەکەن، دەبێت هەمومانیش لەسەرەوە بکەین کە لە ڕووی داهات و خەرجیەوە شەفاف بین و دەسەڵاتی حیزبی لە ناو دام و دەستگاکاندا کەم بکەینەوە. لامەرکەزیەت لە کورتترین پێناسەیدا بریتیە لە دابەشکردنی دەسەڵات لە مەرکەزەوە بۆ ئیدارە خۆجێیەکان. بە وتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دابەشکردنی دەسەڵاتەکان دەبێتە هۆی کارە ئاسانی بۆ هاوڵاتیان و فەراهەمبوونی عەدالەت لە دابەشکردنی خزمەتگوزاریەکان و بژانەوەی پارێزگاکان. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.